پارتی بۆچی لە بەرامبەر حەلبووسی سازش دەکات؟ ئەم گورزانە چی بوون لە ماوەی ڕابردوو بۆ هۆی ئەو بەرپارتی کەوت؟ لە ماوەی 6 مانگی ڕابردوودا هیچ کارکتەرێکی سیاسی لە بەغدا بەقاد محەممەد حەلبووسی سەرۆکی حیزبی تەقەدوم گورزی سیاسی لە پارتی دیموکراتی کوردستان نەداوە بە جۆرێک ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ لە پێش زۆربەی شکستەکانی پارتی بووە بە تایبەت لە پێکێنانی سەرۆکایەتی و حکوومەتی ئەمجارە ئەو گورزانە لە ئاوتکردنی شاخەوان عەبدوڵڵا لە کێبڕکەی پۆستی جێگری سەرۆکی پەرلەمانەوە دەستی پێکرد دادەگاتە ڕێگرتن لە هاتنی لیژنەیەکی پەرلەمانی بۆ هەولێر لە کاتی بایکۆتی پارتی ڕازیکردنیان بەگەڕانەوە پاشانیش ڕۆڵی کاریگەر لە شکستێنانی کاندیدی پارتی فواد حسێن بۆ پۆستی سەرۆک کۆمار دوایین گورزیش ڕێگری بوو لەوەی ڕێباز حەملان ببێتە وەزیری ئاوەدانکردنەوە ئەم هەڵوێستانەی حەلبووسی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ زیانی گەورەی بە پێگەی پارتی گەیاندووە وای کرد مەسعود بارزانی چەند جارێک بە شێوەیەکی توند هێرش بکاتە سەر ناوبراو و با کەسێکی بێ ئەزمون وەسفی بکات بەڵام ئەوەی جێگەی تێڕامانە ئێستا لە جیاتی تۆڵەکردنەوە یان گرتنە بەری هەڵوێستێکی ڕاق پارتی سیاسەتی سازش و نەرمینواندن بەرامبەر حەلبووسی پەیڕەو دەکات نێچیروان بارزانی لە سەردانەکەیدا بۆ بەغدا لەگەڵ حەلبووسی کۆبوویەوە و بانکێشتی هەولێری کرد پاشانیش مەسرور بارزانی بە هەمان شێوە دوێنێ سەردانی کرد و داوەتی کردەوە ئەم نەرمیە لە کاتێکدایە کە پارتی لە کێشە ناوخۆیەکانی هەرێم و لەگەڵ لایەنە کوردیەکان با تایبەت یەکێتی بەم شێوەیە نەرم نییە بۆ نمونە لە دۆسیەی سەرۆک کۆمار تا ئێستاش ئامادەنین مامەڵەی ئاسایی لەگەڵ نزار ئامێدی بکەن لێرەدا پرسیاری سەرەکی هەوڵاتیانەوەیە بۆچی لایەنە کوردیەکان ئامادەن بۆ بێگانە و نێارەکانی دوێنەیان بچەمێنن و سازش بکەن بەڵام بەرامبەر بە هاوزمان و هاوخوێنەکانی خۆیان ڕق و بێبەزەیی بن زۆرێک ئەم دۆخە بۆ دیاردەی خۆخۆری کورد دەگێڕنەوە کە تێیدا ڕق و تۆڵەی ناوخۆی لە سەروی بەرژەوەندی نەتەوەیەکاندا دەنرێت مێژووی کورد پڕا لەم جۆرە نمونانە کە بازی گەورەی تێدا دراوە ئایا کاتی ئەوە نهاتووە پێشەوەی کورد بچێتە بەردەرگای دوژمن و نێارەکانی لە ناوخۆدا سازش بۆ یەکتر بکەن و هێزێکی یەکگرتوو دروست بکەن پارتی ئەو سازشەی بۆ حەلبووسی دەکات بۆ یەکێتی بکات ئایا کێشە ناوخۆیەکانی هەرێم چارەسەر نابێت